ئەم جگەرگۆشەی پێمدا لە 2017 شانزەی سێ 2017 کاتژمێر نزگەی 11 چارەک بوو ناومان نا هەڵەبجە کە خۆشی زۆر پێی خۆشە شانازیەکە بە ناوەکەی خۆیوە من لە کفریوە هاتووم زۆربەی ساڵەکان دێم بە شانازیوە کە پەشداری کیمەبارانی هەڵەبجەکەم هەڵەبجەکانش دێن بۆ گەرمیان و گەرمیانەکان ئەچین بۆ چەمچەماڵ و چەمچەماڵ دێ بۆ هەمومان و هەمومان ئەچین بۆ بەرزان و بەرزانش دێ بۆ هەمومان ئەمڕۆ من دڵخۆشم گەرمیانی بەرزانی چەمچەماڵی هەموو توێژەکانم بینی ئێمە خەڵکی گوندێکین لە بەرگری و بەرخودان قەت وێنەی نەبووە وەمەربل لە 23 ئابی 63 تا 9 چواری 1986 کە ڕۆژی دەستپێکردنی ئەنفالی سێ ناوچەی گەرمیانە لە گوندەکە ئێمە ڕژێمی بەعز درێغی نەکردە بە چەکی قەدەخەکرا و دایە لە گوندەکەمان 254 کەسمان ئەنفال کراوە لەو گوندە لەو 254 122 کەسی یعنی خزمی نزیکی خۆمانە کەسی خۆمانە ماڵ خۆمان دەکەس بوون پێشاڵاوی ئەنفال کە دایکم ئەو سفرەی ڕاخست ئێمە دەکەس لەسەر سفرە دانیشت وحید خۆم مامەتەوە بەتەنە هەمویان بەر شاڵاوی ئەنفال کەوتون کە خوشک و برایەکەم هەر زۆر مناڵ بوون خوشکەکەم کەمتر لە ساڵێک بوو براکەم تقریبان 2 ساڵ و 3 مانگ بوو هەمویان جینۆساید کران ئیتر ئەوەی لە دەستمان بێ بۆ هەڵەبجەتە نا سەردانەکەیە هاوخەمەکەیە فاتیحاکەیە دڵسۆزیەکەیە سەرخۆشیکردنە لەو خانەوادانە ینی چی بکەین هیچمان پێ ناکرێ من ئەگەر ساکە پۆستێکی سیادیم هەبووە چی لە هەرێمونچی لە عێراق بێشک ئەم تۆ خزمەتێک من ئەگەر دادوەرێک بووم پارێزەرێک بووم دکتۆرێک بێ حەزمە خزمەت بە هەڵەبجە بکەم دووشتم پێکرێ یەک هاتنم ساڵانە زۆر دڵخۆشمەکە وەکو خەمێت دوو خۆی گەورە ئەم جگەرگۆشەی پێمدا لە 2017 شانزەی سێ 2017 کاتژمێر نزگەی 11 چارەک بوو ناومان نا هەڵەبجە کە خۆشی زۆر پێی خۆشە شانازیەکە بە ناوەکەی خۆیوە پێشەوە بۆ ڕاگەاندنی قسەی گەوتی باوکم ئەگەر ناومینە نای هەڵەبجە گردنی مازانەوە کرد تر ئەو شتەی پرسی گردنی ئازاگوتی ئامادەمێ ناومینە هەڵەبجە زۆر دڵخۆشە ئیتر چی بکەین ئەنی میلەتێکین زاڵمەکان بە سەرمانە زاڵ بوو نایتر شۆفێنەکانی بەخایسەشیانە جینۆسایدمان بکەن درێخیان نەکردو لە ڕابردوو بڵام کورد بە ڕستەنایەتی خۆی بە نەریتی خۆی بە کەلتوری خۆی بە دینە جوانەکە خۆی بە ڕەوشتە جوانەکەی خۆی وەڵامیانی داهاتۆ ئەوان ئەنفال و کیمەبارانیان کرد ئێمە وڵاتمان بنیاد نایمە زانکۆمان دروست کرد ئێمە ئاڵامان دروست کرد ئێمە بووینە پەناگە بۆ هەموو لە قەومیەکان لە باشووری عێراق و ناوەڕاست و ئەوانەی سەردەمی ڕووداوە جیاجیاکان و تایبەت داعش بۆ سووریا ئەوانە بەڵام کورد باوان بۆ بڵام بەداخەوایتر لە وڵاتێکە ئاژێن شۆفێنەکان دەستی دیکتاتۆریان زاڵە قسەیەک لەگەڵ هەڵەبجەخان بکەم هەڵەبجەخان سلااوت لێبێ پێمان بڵێ یەکەم جاردەی بۆ هەڵەبجە ئەمە یەکەم جارتە لەم یادەیە بەشدارەکەی بەڵێ پێت خۆشە ناوە هەڵەبجەیە زۆریش لە 16 سێشا لە دایک بووی ڕێک لەم کاتەیە وایە بەڵێ